ژنێرانی بەڕێز سڵاوتان لەبێت لە بەرنامەی ئەم جارەی بەدۆدا چوون دەکەین بۆ هەڵکردنەوەی بەشێک لە شوێنەوارە مێژوویەکان لەلایەن کەسانی لەناسراوە دەپرسین کێنە و کەسانی هەڵدەستن بە ئەنجامدانی ئەم جۆرە کارانە لایەنە ئەمنیەکان چۆن و بە چ مەرجێک بەرهەڵستی ئەم جۆرە کارانە دەکەن ئایا لە داهاتوودا هەڵکردنەوەی ئەم شوێنەوارانە کاریگەری خراپی نابێت لەسەر شێواندنی مێژووی نەتەوەکەمان ئەمانە و چەند پرسیارێکی دیکە لەم بەرنامەدا تاو توێ دەکەین تا کۆتایی بینەرمان بن. بەڕێگاوم بەرەو دەشتی شارە زوور بەپێی ئەو زانیارانەی دەستم کەوتووە لە ماوەی ڕابردوودا چەند گرد و تەپۆڵکەیەکی ناوچەکە کە شوێنەواری مێژووین لەلایەن کەسانی نەناسراوە هەڵدراونەتەوە بە مەبەستی گەڕان بە دوای ئاسار و دەرهێنانی بە شێوەیەکی نایاسایی. ئێمە ئێستا لە سنووری قەزای شارە زووری دوای بڕینی ڕێگایەکی دوور و تاڵادەیەکیش دژوار گەیشتوون بێرە لە پشت منەوە گردێکەیە بە ناوی گردی مەخسووتەپا دەگوترێت لێرە شوێنەوارێک هەیە بە پێی زانارەکان کە دەست من کەوتووە ئەم شوێنەوارە هەڵکەندراوەتەوە نازانرێت ئاخۆ ئایا هیچ ئاسەوارێک لەم شوێنەوارە دۆزراوەتەوە یان نا دەمانەوێت لە نزیکەوە بچین سەدانێکی شوێنەوارەکە بکەین بەڵێ ئێمە لە ناو گردەکەداین ئەم گردەکە بە ناوی گردی مەخسووتەپە ناسراوە وەک لە خوارەوە ئاماژەمان پێکرد لێرە چاڵێک هەڵکەندراوە کە گومان دەکرێت ئاسەواری تیا دۆزرابێتەوە کاتێک لە چاڵەکەەوە نیز دەبێتەوە سەری دەکەی بە قوڵی 5 بۆ 6 مەتر چاڵەکە هەڵکەندراوە لە هەمان کاتدا هیچ پاشماوەیەکی ئەو گەڵێکە لە چاڵەکە دەڵهێنراوە لە ناو گردەکەیان بەدی ناکرێت واتە ئەو کەسانی کە هاتوون ئەم چاڵەیان هەڵکەندووە بۆ ئەوەی کەشف نەبن یاخود لایانی پەیوەندیدار پێ نەزانیان دەخود لایەنە ئەمنیەکان دەستگیریان نەکەن پاشماوەکەیان لەگەڵ خۆیان بردووە نازانێت بۆ کیان بردووە ئەگەر بەوردی دیقەت بین لە دەوروبەری چاڵەکەیە کۆمەڵێ پارچە ئاسەوار بەدی دەکرێت لەوانە لە پارچە گۆزەیە هەیە ئەمە گۆزەیەکە هەروەها لەگەڵ ئەوەیە ئەمە ئێستا کوسکی بەدی دەکرێت کە پێچی ئەمە شتێکی تیا دۆزرابێتەوە بەڵام تا ئێستا گومانێک و نازانرێت ئایا کێن ئەمانن یاخود ئەم تاقم و گروپانە کێن هەڵدەستن بە لێدانەوەی ئەم جۆرە ئاسەوارانە یاخود چی ئەدۆزنەوە بۆ کوێ ئەبرێت تا ئێستا دیار نییە. شوێنەوار ناسە و شارەزایە لە هەڵکەوتەی جوگرافی ناوچەکە و ئەو گرد و تەپۆڵکانەی کە دەکەونە سنووری دەشتی شارە زوور ئەو دەڵێت ئەو کەسانەی هەڵدەستن بە هەڵدانەوەی شوێنەوارەکان کەسانی شارەزا و ئامێری پێشکەوت و گرانبەهایان پێیە و بە جۆرێک نرخی هەندێکیان دەگاتە 50,000 دۆلاری ئەمریکی. ڕاستەکەی لە هەموو کوردستانە ئەوە ماوەی 5-6 مانگێک کە بێ ڕێژەیەکی زۆر ئاسار لە ناوچە شوێنەوارەکانە دەنێنێ ماوەی مانگێک ئەبێ و نابێت لە هەموو گرد و تەپۆڵکەکانی دەشتی شارە زوورە ئەم حاڵەت لە حاڵەتەوە بووەتە دیاریدە چونکە ئێمە نزیکەی 200 گرد و تەپۆڵکەی ناوچەی شوێنەواریمانەیە لە سنووری دەشتی شارە زوور هەمووی بە ئاب زۆربەی گرد و تەپۆڵکەکانی چاڵێک 2 چاڵ 3 چاڵ بەسەری هەڵکەندراوە هەر چاڵێکی لە 2 مەتر 3 مەتر کەمتر نیە هەتا هەیەیان ئەگاتە 7 مەتر 8 مەتریش. ئێمە ئەگەر ئەم پارچانە ئەگەر ئاوا بەم شێوەیە بەردەوام بێت بەڕاستی مەترسی ئەوە هەیە ئێمە مێژووی خۆمان ڕووبەڕی فەوتان ئەمێتەوە بەدەستی خۆمان چونکە ئەوەی ئەم ئیشانە ئەکەن بەڕاستی وەکو چۆن هەموو ناوچەکانی کوردستانیان فرۆشت وەکو کەرکووک بە هەمان شێوە مێژوو ئێمەش ئێستا ئافرۆشت. بەڵێواتە بەڕای جەناب کەسانی پلەدار و چۆن دەڵێ دەسەڵات بەستەوە لە پشت ئەم کارن بە تەکید ئەو کەسانی ئەم کارە ئەکەن کەسانی ئاسایین ئێمە لە ماوەی ڕابردوودا بینیمان لە قەڵای سەنگی سیاو لە ناوچەی هەورامان لە گوندی نارنجاڵە هێزێکی تایبەتی کە نزیکی 50-60 چەکدارێکیان لەگەڕابوو پاراس چادری ئەو قەڵایە لە پاراس بۆ ئەوی خەڵکی نەچێ بزان چیەکەن دەنگی تەقینەوەیەکی گەورە بیسترا خەڵکی ناوچەکە ڕۆشتن بزان چییە ڕێگریان لە خەڵکی گوندوشتەکە کرد بۆ ئەوی نەزان کێن و وتیان ئێمە هێزێکین ئیشی خۆبانەکەین و یعنی نایان هێڵا کەس نزیکە ئەوشانە بکرد بۆی کەشف نەبن کەکیە. بەڵێ وەکو شوێنەوار ناسێک بەڕای تۆ ئەمانەی هەڵدەستن بەم جۆرە کارانە ئامێری پێشکەوتیان پێە چۆن هەڵدەستن بە دۆزینەوەی ئەم جۆرە ئاسەوارانە بەدڵنیاییەوە ئامێرێکیان پێە لە 2 دەفتەر دۆلارەوە حتا وەکو 5 دەفتەر دۆلار
نرخەکەی لەو بینایە چونکە ئەو جیازە جیازی سۆنەرە ئێمە ئەزانین کە ئەگەر سۆنەر بدرێ لە شوێنێت بۆ ئەیدەن لەم گردە ئەم گردە ناوەکەی بۆ کەشفەکە چی تایە چی پارچەی گرانبەهایە ئەچین ئەو شوێنە هەڵەکەن و بەدڵنیایە ئەو چاڵانێکە قۆڵن 5 مترن 6 مترن تاکید بە شتەکان دەرهێنەوە بدویان ئەو کەسانێک کە ئەم ئیشەکەن زۆر لە سەری قایم قام و خەڵکی ناوچەکەەوە ئەو ئیشانەکەن چونکە ئەوە بە کەسی ئاسایی ناگرێت ئەگەر کەسێکی ئاسایی بێ ئەوە بکات بەدڵنیایەوەگیرێ بەڵێ بەپێی زانارەکانی جەنابەت بەناو دیاریکراوی ئەو شوێنەوارانانی کە لەم ناوچەیە هەڵدراونەوە چەند شوێنەوار دەبێت ئێستا نزیکەی زیاتر لە 20 گردمانەیە لەم ناوچات دەستکاری کرا و پارچەکانی دەرهێنراوە 20 گرد دەبێت زیاتر 20 گرد هەیە هەڵدراوەتەوە پارچەکانی هەڵدراوەتەوە گرد و تەپۆڵکە چاڵی بەسەرەوە هەڵکەندراوە هایانە 3 چاڵی بەسەر هەڵکەندراوە پارچەکانی دەرهێنراوە نازانرێ بۆ کێش براونەوە کەس نازانە بۆ کێ بنراوە ئەرکی بەڕێوەبەراتی شوێنەوار چییە لەم نێوەندەدا بەڕاستی بەڕێوەبەراتی شوێنەوار لەو حاڵەتە هەر خەوتوو نازانم هەیە نییە من شوێنەوە ناسێکم چوومە لای بەڕێوەبەری مۆزەخانەی سلێمانی وتی ڕاستی ئێمە ئەو کارانەمان پێ کۆنتڕۆڵ ناکرێت بەڵێرۆک و پێشتر باسمان کرد ئەمە کۆمەڵێک لە ئەو پارچە ئاسوارانە کە لێرە دۆزراونەتەوە ئەمە جۆرێ لە بەردێکە بەپێی ئەو زەنەرانێک لەسەر بەردێڵ ئەمە بەردی ئەسێ پێ دەڵێن کە لە کۆندا بەکار هاتووە بەردێکی تاڕادێک مێژوویەکی کۆنی هەیە هەروەکو لێرەکە تەماشاکەین دەبینین ئەو کەسانێکەم شوێنەوارەکان هەڵداوەتەوە سەرەکەیان گرتوتەوە پێشتر بۆ ئەوەی ئاشکرا نەبن ناخونەت نەزانێت کە ئیشتیا دەکرێت بەشێکیان هێشتەوە لەم ڕێگەیەوە چوونە ناو چاڵەکەەوە گەڵەکەیان دەرکردەوە پاشان گواستوانێتەوە بۆ شوێنێکی نادیار ئەگە بە وردی دیقەت دەین لە چواردەوری چاڵەکەیە کۆمەڵێک گونیە دانراوە گڵی تێکراوە و سەرەکەی پێدا پۆشراوەتەوە تەنها ڕێگایەکیان هێشتەوە بۆ چونە ناو چاڵەکە و دواتر هاتوونە دەرەوە و نازانرێت بە هەماشە باسمان کرد چیتیا دۆزراوەتەوە لەم چاڵەدا بەڵێستا ئێمە گردی مەخسوتەپە مامەجێش کە دەکەوێتە دەشتی شارە زوورەوە هەر لەو ناوچەیە بەڕێگاوین بەرە و گوندی کێلەکەوە کە لەوێش گومان دەکرێت شوێنەوارێک هەیە هەڵدرابێتەوە ئاسواری تیا دۆزرابێتەوە دەمانێت بچین ئەوێش ببینین بزانین چۆن ئەم شوێنەوارش لێی دراوەتەوە یاخود چی تیا دۆزراوەتەوە جەنابەتۆکو دانیشتوویەکی ئەم گوندە وەکو شاد ئاڵێکیش لە نزیک یەکێ لە شوێنەوارەکان هەبووە تا ئێستا خەڵکانێک بیانویستی بێت لەم شوێنانە ئاسەوار دۆزنەوە یاخ بە جۆر لە جۆرەکان هەوڵی هەڵکەندنی ئەم شوێنەوارانە بدەن نەخێر بەس لە نەوەکانە هەموو خەڵکی شێکرد لە ئاسەوار لێرە سەرگردەکە دوای خۆت میبینن خەڵکی ئەم دیانە هەمووی ئیشێکرد بە ماڵانەی نزیکی ئێمەشەوە بە ئێمەشەوە نازان دەوااسەیە بۆ گردەکانی تر بەس بۆ لای ئێمە نەخێت تاکوی ساکە هیچ کەسێک لە 2000 کەس نەخۆڵی لێبردو ناڵیشان کردنەوە تا ئیسا بەڵێ تا چەند لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکاندا هاوکارن بۆ پارێزگاریکردن لەم شوێنە مێژویانەدا وڵا ئێمە لە ڕێگەی کاکاشمەوە هاوکارین لایەنە پەیوەندیدارەکانیش قایمقامەتی قەزای سی سادق و پۆلیسی سی سادق و ئاسایشی سی سادق بە هەمان شێوە ئاگادارن کە ئێمە چاودێری ئەم گردەین ئێمەش ئەگەر هەر دەستدرێژیەک یاخود هەر هەڵکردنیەک لەم گردە بکرێت کاکاشمیان ئاسایشی سیساق ئاگادارەکەین ئەوان بەهانای وێن تازەکی نییە بەڵام ئەمە نەخێر نەوەڵاوەتەوە خۆتان بیبینن چاڵەکانەوە ئەمە یەکێک لە چاڵە گەورەکانە ئەوەی دیترە ئەوانە هەر بە هەمان شێوە ئەوانەی کە ئەیبینی هەمووی لەو چاڵانەیە کە بۆ ئاسار هەڵبوونراوەکەتی ناوەڵا کەس نازانێەوە بەڕاستی خەڵک کەس نازانێت چی تا دۆزراوەوە یان کەس باسی هیچی نەکردو بەڕاستی وەڵی کەس باسی هیچی نەکردو بەڕاستی چی دۆزراوەوە یان نەوەڵایی زانیاریم لەسەر ئەوەی نییە کێ چی تا دۆزیوەوە بەڵام بەڕاستی دەستدرێژی زۆری کاتی خۆی کراوەتە سەر لە ماوەی ڕابردوودا لە سنووری نەحیەی ناڵپارێز لە لووتکەچیاکانی گوندی یاسەماڵ چەند کەسێکی نەناسراو بە ئامێری گەورە و پێشکەوتوو هەڵسابوون بە هەڵکردنەوەی ناوچەیەکی شوێنەواری کە بە شاری بچووک ناسراوە بەڵام نازانرێت ئاساری شارەکە دەرهێنراوە یان ئەو گروپانە کێبوون و چیان دەستکەوتووە بەڕێوبەری نەحیەی ناڵپارێزە دەڵێت ئەم کەیسە هەتا ئێستاش بە نادیاری ماوەتەوە ئەو کەسانەشی کە هەڵساون بە هەڵدانەوەی ئەم شوێنەوارە تا ئێستا
ڕوبەڕووی دادگا نەکراونەتەوە. ئێمە ئاگادارکەن کە چەند کەسانێک بڵنکە هێزێکیش چاودێری ئەم کەسانەیە لە ستونی گوندی یاساماڵ سەر بە بەڕێوەتی ناحی ناپارێزمان لە ستونی قەزای پێنجوێندا دوو ئەوەی کە ئێمە ئاگادارکرێن ئێمە دەست بەجێ ئیش و کارە ئیدارەکانی خۆمان کرد و لە ڕێی بەرز ئەوقات قایمقامی قەزای پێنجوێنەوە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان ئاگادار کردو بە کتابی ڕسمی پارێزگای سلێمانیمان ئاگادار کردووە داوامان کرد لە پەرلەمانی کوردستانی لە ڕاستیە ئەوانی دوو لیژنیان هات لیژنەی شوێنەوار بوو لەگەڵ مەسن گەشت و گوزار بوو هاتنە شوێنەکەەوە کۆمەڵێک هینیان خوان نووسی راپۆرتی خوان نووسی بەڵام بەداخەوە تا ئێستاکانی لیژنەکانی ئەنجومەنی محافەزەی سلێمانی نهاتن بەنامانە و هیچ کەسێ لە پارێزگای سلێمانیش وکات لە پەرلەمانی کوردستانی شۆ لە ڕاستیە نهاتن بەدەم ئیشەکە ئێمەوە ئێمە وەکو خۆمان تا ئێستاکان ئەم دۆسیە یان هەر بەکراوی ماوەتەوە هیچ کەسێک لەسەر دۆسی دەستگیر نەکراوە بەڵام خۆی ڕوون واشکرایە ئەو کەسانی کە ئەم ئیشیان کردووە لە سنووری ئێمەیە بە تەحدیدکراوی مثلا دیارێک ینی مثل کەسانی ئاسایین کەسانێکن کە خەڵکیان لە پشتەوەیە پلەدارن یا خەڵکیان پلەدارن لە پشتەوەیە چونکە بەڕاستی ئەمانە کە هاتن و سنووری ئیشیان کرد ینی بە منەظەمی چەند شوێنێکە شوێنەکە دقیق دیارە ینی ئەمە ینی ئیشێکە ئەکرێ بڵین بە منەظەمی کراوە ینی بە چەند کەسانێک کرا وقت مثل هێزێکیشان لەگەڵای کە پارێزگاری لەمانە ئەکرد بۆیە بەڕاستی ئەکرێ بڵێن ئەم کەسانێکی تا ڕادێک ئاسایی نین لە سنووری ئێمە کە شانەکرا بوو ئێمە کە چوونە شوێنەکەەوە دیارە احتیمالەوە بەڵ ئێمە خۆمان نەمان بینیوە کە ئامێرەکان چی بوون چی نەبوون بەڵام دوو ئامێر سوتا بوون لەوێ کە ئێمە چوونە ئەوێ دقیق ئاگادار کراین یەکسە ئیجرئاتمان لەگەڵا کرد دیارە ئەو هێزەش ڕۆشتن لەوێ نەمان هێزێکی چەکدار بوون دوو ئامێریان هەبوو لێ بەجانێر بە سوتاوی بەڵام دیارە ینی ئەمە بە منەظەمی کراوە و ئەو شوێنە دقیق کە هەڵکەندراوە لە ڕاستیە مثلا قوڵیەکەی و تەحدیدەکانی هەموو شتەکان بە منەظەم و بەڕێکخراو کراوە دیارە ئەمە ئیشی کەسانی ئاسایی نەبووە و ئەکرێ بڵین ئەمە حقەتێکە بەڕاستی تۆ ناکرێ بڵێ ئەمە کەسانی ئاسایی بوون و چوون چونکە بەڕاستی هەم ئەو هێزەکەی پاراستن و هەم بڵین بۆ ئامێرەکان و هەم ئەوانشی کە لەو ئیشانتیا کردو کەسانێک بوون کە ئەکرێ بڵێ ئاسایی نین بەڵێ لە سنووری دەسەڵاتی ئێوەدا ئەم شوێنانە مەکسی لە ناوچیان لەسەر لە ئێستادا ئێمە گوندی یاساماڵ لەبەر ئەوی مثل گوندێکی کۆن بووە لە مێژینێکی کۆنی هەیە کە شوێنێکی کۆنی ئەسەری عورفیە بەڵام ئێمە داوامان کرد لە ئاساری سلێمانی و لە بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی کە ئەوان بێن و بەڕسمی ئاگادارمان بکەن ئایا گوندی یاساماڵ شوێنێکە بۆ ئەسەریە یاخود ئەسەری نییە ئەوان بە ئێمەیان گوت کە ئێمە دێنە ستونورەکەەوە و لیژنێک ئەنێرین و راپۆرتی خۆمانین بە ئێوە بەڵام بەداخەوە لە ڕاستیە ئەوەن 2010 ساڵێک شتێکی بەساتی پەڕیوە تا ئێستاکانی بەڕێوەبەراتی شوێنەوار و ئاساری سلێمانی نەهاتوو بەدەم داواکارەکەی ئێمە و پێی نەوتون هەچەنە خۆی لە دوانیا و شوێنێکی ئەسەری نییە ئێمە داوامان نەکردن بە کتاب بەڕسمی وەکو بەڕێوەبەراتی ناحیە ناپارێزدەری قایمقامی قەزای پێنجوێنەوە کە پێمان بڵێن ئەم شوێنە ئەسەریە ئەسەری نییە بەڵام ئەکرێت گوندی یاساماڵ لەبەر ئەوەی شوێنێکی کۆنی عورفی ئەسەری بووە لەبەر ئەوەی چەند پاشایەک بووە کە پێشتر لەوێ ژیاون و ئەسەرێکی عورفیشی تیا هەیە بەڕاستی بەڵێواتەوە لە بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی ڕازی نین تا ئێستا کە بەپێی ئێمە داوامان لێکردنەوەم بەڕسمی بۆ خۆم داوام لێکرد لە بەڕێوەبەری گشتی ئێمە داوامان لێکردن کە بێ شوێنەکەەوە با لیژنەیەک دروستکەین لە هەردوو لا بزانێکین ئایا گوندی یاساماڵ شوێنێکی ئەسەریە بەپێی ئەو کتاب و ڕێنمایەکە لای خۆیانەیە خۆ شوێنێکی ئەسەری نییە چونکە عورفەن لە ئێمە بڵاوە خەڵک زانێت کە تۆ باسی گوندی یاساماڵت کرد خەڵکی ستونورەکە خەڵکی زۆر ئەزانێت لەبەر ئەوەی شوێنێکی کۆن بووە لە ڕاستیە جێ چەند پاشایەک بۆ لەوێ ژیاوە و ئەسەری خانوەکانی ماوە ئەسەری دیەکە بە کۆنی تا ئێسەکانی ژماوە ئەکرێ بڵێن شوێنێکی ئەسەریە لە ئاستی باڵە ئیرادەیەکی بەهێزەیە بۆ کۆنتڕۆلکردنی ئەم داربێ ئێمە کە خۆمان ئەومان بەسەر هاتووە ساڵ و شتێک بەسەرا تێپەڕیوە هەرچەند بەڕسمی ئێمە داوامان کردو بێدەنگیش نەبوون و بێدەنگیش نابین ئێمە داوامان کردووە لە ئەنجومەنی محافەزە داوا کراوە و راپۆرتێک دراوە بە سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئەو کات دکتۆر غالب بەڕێز دکتۆر غالب بوو کەیسە لە بۆ پەرلەمانی عێراق ئێمە داوامان لێکردن و داوامان لە پەرلەمانی کوردستان کرد و کات لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری داواکاری گشتی سلێمانیە لەگەڵ چوار حاکمی بەڕێزا دانیشتوم خۆم قسەم لەگەڵا کردوون حاڵەکەمان تێگەاندون پێویستە بە هەمومان ئیرادەیەکی گشتی کۆکەینەوە و ئیرادەیەکی بەهێز بین بۆی بتوانین بەرەنگاری ئەمانە ببینەوە بەڵام بەداخەوە ئەکرێ بڵێن تا ئێستاکانی وەکو پێویست هاوکاری ئەنی لەم دووسێ هاوکاری ئێمە نەبوون کە من یانی ئومێدم هەر هەیە ئێستاش کە بتوانین هاوکارمان بن ئەم کەسانە بەڕاستی کەسانی ئاسایینی بۆ توانین ئەم دیاردێ بنە بڕ بەڵێ لە دوای ئەم ڕووداوی حاڵەتێکی هەبووە لە سنووری ناوچەیەوە تا ئێستاش حاڵەتێکی تر تۆمار نەکراوە و شوێنەکان ئەپارێزرێن و بەردەوام چاودێری شوێنەکانمان هەیە لەن ئەو هێزانی کە لە سنوورەکانی ئێمەدا
و وێرانکردنی ئەو شوێنانن. مامۆستای زانکۆ و شوێنەوار ناسە پێی وایە بەرپرسیاری یەکەم لە پاراستنی شوێنەوارەکان و مەترسی هەڵدانەوە و لە ناوچوونیان دەکەوێتە ئەستۆی بەرپرسانی حکوومەتی هەرێم و بەڕێوەبەرایەتی شوێنەوار و لایەنە ئەمنیەکانی سنووری ئیدارەی ئەو ناوچانەی کە شوێنەوارەکەی تێدایە. خۆی بەداخەوە بینین خەریکە لە حاڵەتەوە بێ بە دیاردا نەک لە هەر شوێنێکی کوردستان لە پارێزگایەکی کوردستان لە تەنانەت لە هەندێک شوێن لە سنتەری شارەکان جاران ئەگەر لە گوندە دوورە دەسەکان و لە دەشتایە چۆڵەکانە بەشێک لە سایتە شوێنەوارەکان هەڵدرانەوە دەبینین ئێستاکە لە یازال و بە ئاشکراش بەشێکی زۆر لە شوێنەوارەکان خەریکە بۆتە دیاردەیەک بۆتە کەلتورێک کە هەر شوێنێکی شوێنەواری بێ یا خۆت سایتێکی مێژووی بێ دەستکاری بکرێ بشێوێنرێ هەڵ بدرێ کۆنتترۆلی بکرێ بە شێوەیەکی نایاسایانە بە شێوەیەکی نازانستیانە. ئەمەش توانم بڵێم یەکێک بێت لە خراپترین کاریگەری خراپەکان لەسەر تێکدانی شوێنەواریەکان. ئەگەر بنمونەیەکی زۆر سادە ڕەنگە پێشتریش ئەم نمونانە باسکرابن هەموو شوێنێکی شوێنەواری هەر شوێنێکی مێژووی کە پارچەی شوێنەواری لێ یا خۆت سایتێکی شوێنەواری و ئەگەری مێژووی بوونی لێ دەکرێت ئەگەر بێت و بە شێوازێکی زانستی ئەو شوێنە هەڵ نەکەندرێ پاژماوە زانستیەکانی دیراسە نەکرێن و لە شوێنێکی زۆر ئەمینایان لە مۆزەخانە و لە سنتەرەکانی توێژینەوەیە دانەندرێن ئەو کاتەواتە بیلعکسەکەی دروزە بێتەوە دژەکەی دروزە بێتەوە بە شێوازێکی قاچاق کەسێک ئەچێ بە مەبەستی مادی ئەو شوێنە هەڵەدرێتەوە ئەو کاتە هەم خودی شوێنەوارەکە تێگەچێ بە نازانستیانە ئەو ماوادانەی دەزەکەورێ بە قاچاق دەفرۆشرێن تەواوی با بڵێن سایتە شوێنەواریەکە تێگەچێ لە ناوەچێ یان بە معنایەکی تر ئەتوانی بڵێن هەر سایتێکی شوێنەواری لەژێر زەویە هاوشێوەی کتێبێکە کە ها پەڕەکانی لەگەڵ هەڵدانەوەیە هەڵەوەرێ واتە هەر سایتێکی شوێنەواری کە ئەگەر هەڵی نەدەیتەوە لەگەڵ هەڵدانەوەیە نەیخوێنیتەوە زانیارەکانی تۆمار نەکەی بە دڵنیاییەوە لەگەڵ هەڵدانەوەی بە قاچاقی و بە ڕێگایەکی نازانستیانە حساب کە ئەو شوێنەواری لە دەست چووە لە دەستچوونی هەر شوێنێکی شوێنەواریش یان لە دەستچوونی هەر سایتێکی ئاساری ئەگەر ئەوەی هەیە یەک دنیا پرسیاری بێوەڵام بێڵێتەوە لە هەنێک لە فەترە مێژوویەکان یەک دنیا سەروەتی نیشتیمانی بە قاچاق ببرێ یەک دنیا مێژووی نیشتیمان بفەوتێنرێ و بە هەدەر بدرێت چونکە تۆ بە زانستیانە ئیشەکە ناکەی پاژماوە شوێنەواریەکان نازانێت چیان لێ بەسەر بە قاچاغە برێن بەڵام بوو بووە پێت وایە ئەمە دەستێکی باڵا لە پشت هەڵدانەوەی ئەم شوێنەوارانە خۆی نمونەمان هەیە لە هەرێمی کوردستانە نمونەمان هەیە سایتی شوێنەواری هەبوو بە ڕۆژی ڕووناک بەهێزی سەربازیەوە بە هێزی دەمامکدارەوە بە چەکی فول پێشکەوتووەوە بە ئۆتۆمۆبیلی سەربازی حکومیەوە چوونەتە شوێنی شوێنەواریەکە و تەنانەت هێزێک سەروتر لە هێز ئەمنیەکانی ناوچەکە توانیانە کۆنتترۆلی ناوچەکەش بکەن و بەشێکی زۆر لە شوێنەوارەکانی هەتا بە مادەی TNT بتەقێنەوە و بە ئامانجی بە قاچاقبردن و تێکدانی شوێنێکی شوێنەواری بێگومان کەسێک ینی ئەمە حاڵەتێک من ناڵێم هەموو هەڵدانەوەی شوێنێکی شوێنەواری و سایتێکی شوێنەواری کەسێکی لە پشتەوە بێ ڕەنگە چاولێگەری بێت دەبێنێت کاسێک سایتێک دوانسییان چوار لەنایان دەسەڵاتدارێکەوە یاخود دەوڵەمەنێکەوە سەرمایهدارێکەوە هەوڵی بە قاچاقبردنی دەبرێت بێگومان کابراایەکی فەقیریش هەوڵدەدا شتێک لەو شتانە تێک بدا یعنی من ناتوانم بڵێم لە هەرێمی کوردستان ڕاستەخۆ دەستێکی زۆر باڵا هەیە بۆ پشێوانی شوێنەوارەکان بەڵام بەشێک لە کارەکان زۆر وازح وەکە بەڵام سێستا من نمونەیەکم لە بەردەستدایە ئەمە یەکێکە لەو شوێنەوارانەی کە بەم شێوازە هەڵدراوەتەوە کێ بەرپرسە لە هەڵدانەوەی ئەم جۆرە شوێنەوارانە ئایا ئەمە چمەترسێک دروستەکە بۆ مێژووی ئەم وڵاتە لە داهاتوودا بڵێ بەداخەوە ئەم حاڵەتەی کە لە وێنەکەی تۆش هەیە توانم بڵێم زیاتر من لە هەر شخصی خۆم لە دەیان لەم حاڵەتە و بگرە ئەو سایتانش کە هەبوون زۆر لەمە با بڵێن پڕزانیاری تر و پڕشوێنەواری تر بوون کە شێوێنراون هەڵدێنراونەوە بمانەوە نەمانەوێت لە ڕووی یاسایی و بەرپرسیاری یەکەم لە پاراستنی شوێنەوارەکانی هەر سنوورێکی دیاریکراوی جوگرافیایی فەرمانگەی شوێنەواری ناوچەکەیە دایرەی ئاساری ناوچەکەی لە سەروی هەمووشەوە بۆ نمونەکە ئێمە ئێساکە لە پارێزگای سلێمانی قسەکەن دایرەی ئاساری سلێمانی بەرپرسیاری یەکەمە لە پاراستنی تەواوی شوێنەوارەکانی مشکلەکە ئەگەر پیا بێوەفا نەبێ بەرامبەریان هەرچەند ئەوان کەم تەرخەمیەکی زۆریانەیە ڕەنگە کەم تەرخەمیەکەشان لەو ئیمکانیاتەکەمەوە بێ کە ئەوان لە بەردەستیان نابێ نەوەک لە بێمروەتی و لە نادڵسۆزیانەوە بۆ ئیشەکە بەڵام بێگومان کە تۆ یا بەرپرسیارەتیەک وەرمەگرە یا کە وەرت کرد دەبێت لە ئاست ئەو بەرپرسیارەتیا بمێنیتەوە کە تۆ زانی سایتێک دوانسییان چوار حاڵەتێک 5-6 ئیتر دەبێت سەری خۆ داگادارکەیتەوە کاکە ئستیقالەیەکەم کاکە من ناتوانم ئەم شوێنە بپارێزم دەبینی لە سای دەسەڵاتی منە لە سای سنووری جوگرافیایی فەرمانگەکەی منە چەندین سایتی شوێنەواری تێگەدرێت چەندین سایتی شوێنەواری هەڵەوەشێنرێتەوە دەسەڵات ئەتوانم بڵێم بەرپرسیاری یەکەمە لە پاراستنی سەروەتی نیشتیمانی شوێنەوارناسی و ئەتوانم بڵێم ڕێکخراوەکانی شوێنەوارناسی شوێنەوارناسەکان بەخۆشمەوە
بەشێکین لەوەی کە نەمانتوانیوە ڕۆشنبیری شوێنەواری بڵاوکەینەوە بەناو خەڵکا بڵین کاریگەریمان لەسەر خەڵک هەبێت کە دەست بۆ ئەو شانە نەبا یاخود بە قاچاق ئیش لەو شتانەیانەکە بەڵە زۆر بە کورتی چی بکرێت بۆ ئەوەی سپۆپێک بۆم دیارێ بکرێت خۆی ئەتوانم دیاردەکە هۆکاری لە پشتەوەی هۆکارەکەش پاش دروستبوونی ئەو قەیرانە داراییە لە هەرێمی کوردستانە دروست بێتەوە کەمی داهاتی خەڵکەکان و لەگەڵ کەمبوونەوەی داهاتی خەڵکەکانیش لاوازی فەرمانگە حکومیەکان لە پاراستنی ناوچە شوێنەواریەکانەوە وای کردووە کەوا بتوانانی بووە بە هۆکار کەوا خەڵکانێکی زۆر لەم ئیشە بکرێن وشارکردنەوەی خەڵکی زۆر میمە و هاوکاری هەر دانیشتوانێکی ناوچەکە لە بینینی هەر حاڵەتێک بۆ دەستگا پەیوەندیدارەکان چکە ڕەنگە لە شوێنێکی دوورودەشت پۆلیسی لێ نەبێ بەڵام خۆ ڕەنگە دانیشتوانی ناوچەکە گومانکردن لە هەر حاڵەتێک لە هەر بوونی گرفتێک پەیوەندی بکەن بەلایەنە پەیوەندیدارەکانەوە و بەڕای منیش لە هەموویەوە هەر ئەم کاری کە جەناب دەیەکی وابزانم یەکێکە لە باشترین کارەکان کە میدیا ڕۆڵی هەبێت لە وشارکردنەوەی تاکی کۆمەلگا لەوەی شوێنی شوێنەواری تەنها شوێن و کەلاوە کۆنەیەک نییە سەروەتێکی نیشتیمانیە بۆ سەلماندنی مێژووی پڕشکۆی پرسەروەری ڕابردووی ئەم گەلوونەتەوە بۆی ئێمەش بڵین هەین و ئەوەش بەڵگەکانمان چونکە بەڕاستی شێوانی هەر سایتێکی شوێنەواری ڕەشکردنەوەی مێژوویەکی دێرینی ڕابردووی ئەم گەلوو نیشتیمانێ ئەو شوێنە ئێستا من لێوەستاوم بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانیە تا ئێرە گەشتوم بەو زانێرانەی بەڵێ بەشێک لە شوێنەوارەکان لە هەرێمی کوردستاندا هەڵدراونەتەوە و بەشێکی دیکەشیان مەترسی لە ناوچوونیان لەسەرە دەمانەوێت بزانین بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی چۆن پارێزگاری لەو شوێنەوارانە دەکات کە تا ئێستا هەڵ نەدراونەتەوە مەترسی لە ناوچوونیان لەسەرە ڕاگەیان هاوکارمان بەڕاستەنیا ئەی بەشێکی ترێلی ماوەی ساڵ هەمووی جێبەجێ ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی چ میکانیزمێکتان گرتوتە بەرێ بۆ پارێزگاریکردن لە شوێنەوارانەی کە دەکەونە سنووری دەسەڵاتی بەڕێوەبەرایەتەکەی ئێوە ئێمە هاتوین گرێبەستمان کردووە لەگەڵ چەندین تیمی بیانی لە وڵاتانی ئەوروپا بۆ تۆمارکردنی شوێنەواریەکان تاوەکو لە ناوچوون بیان پارێزین مێژوەکانیان ئاشکرا بکەین بۆ توێژینەوە ئامادەیان بکەین بۆ خوێندکارانی زانکۆ بۆ هەموو ئەو لایەنانی کە پێویستیانە لەم چوارچێوەیەدا بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی چەندین پاسەوانی هەیە بۆ شوێنەواریەکان تاوەکو پارێزگاریان لێ بکەن هەروەها ئەنجومەنی گوندەکان ئاگادار کراونەتەوە هەروەها کۆنتاکتێکی باشمان هەیە پەیوەندێکی باشمان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی و هەروەها ئاسایشی گشتی و هەروەها ئاسایشی قزا و ناحیەکان ئەو لایەنە پەیوەندیدارانی کە بەردەوام ئێمە لەسەر هێڵی بۆ پارێزگاریکردن لە شوێنەواری کاکاماز بەپێی ئەو بەدۆداچوونەی کە من کردومە و گەشتوم بەسەر شوێنێک کە لە ئێستادا هەڵدراونەتەوە نازانرێت ئایا لەم شوێنە ئاسوار دۆزراوەتەوە یان نەدۆزراوەتەوە ئێوە چیتان کردووە یاخۆ چیتان پێ دەکرێت بۆ ئەوەی ئەمە نەبێتە بە دیاردە و لە داهاتوودا مەترسی لەسەر شێواندنی مێژووی ئەم وڵاتەیە دروست نەکات چونکە بەڕاستی ناوچوونی ئەمانەوە ناوچوونی مێژوو بە شێوەیەکی نەرم و سۆفت ئەستان چی لەسەر ئەم بابەتە ئێوە زۆر ڕاستە سەبارەت بە هەڵکەنین یاخود بە دوواداچوون یاخود بە گەڕان بە دوای پارچەی شوێنەواری لە شوێنەواریەکان شتێکی تایبەت نییە بە پارێزگای سلێمانی شتێکی تایبەت نییە بە کوردستان و بە عێراق لە هەموو دنیادا ئەم شتە باوە بەڵام بە شێوازی جیاواز بێگومان ئێمە وڵاتێکمان هەیە کەوتۆتە ناو جەنگەوە نزیکین لە سنووری وڵاتێکی وەکو ئێرانەوە خەڵکێکی زۆر سەردانی ئێراکەن هەوڵەیەن لە ڕێگەی کەسانێکەوە کە لێرە حەزیان بەو بوارە هەیە ئەو جۆر ئیشانە بکەن بەڵام ئەوەی بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی کە کردوێتی هەر کاتێک هەر دەست درێژیەک هەر جۆرە هەڵکەندنێک بووبێ ئایا لە ڕێگەی پرۆژەی حکومیە و ببێ یاخود لە ڕێگەی هاوڵاتیەوە ببێ ئایا لە ڕێگەی عەمدیەوە ببێ یاخود یعنی لە ڕێگەی نەزانینەوە بووبێ ئێمە لیژنەی تایبەتمەندمان پێکهێناوە سەردانی شوێنەکەمان کردووە نووسراوی تایبەتمان کردووە بۆ ئاسایش لایەنی پەیوەندیداریەکەی ئیداریەکان کارگەڕیەکانی ئەو ناوچەیە ئەنجومەنی گوندەکانمان ئاگادار کردوێتەوە راپۆرتی خۆمان لەسەریاوە دوای ئەوە لە ڕێگەی بەشی یاسای بەڕێوەبەرایەتیمانەوە کەیسەکەی بەرز کراوەتەوە ئێستا دەیان کەیسمان هەیە لە دادگای ئێشتا یەکلایە نەکراونەتەوە لەبەرەوە ئەمە شتێکی تازە نییە و ئێمە ناتوانین لە کۆنتڕۆڵ چووە لە هەرێمی کوردستان ئەم دیاردە نەخێر ئەم شتە ناتوانین بڵێن بۆ یعنی ئەمە حاڵەتە دیاردە نییە خۆ
ئێمە هەمووی مەخسە داتامان لایە زانیاریمان لایە ساڵانە ئێمە جەرد خۆمانەکەین چەند جۆر دەست درێژی بووە بەڵام هەموو جۆرێکیش دەست درێژی بە ڕاستە لە ڕووی یاسای شوێنەواری بە دەست درێژی دانرێ بەڵام زۆر جار کەسێک لە نەزانینی خۆیەوە لە ئەنجامی کێڵانەوە لە ئەنجامی دروستکردنی خانوویەک شتێکەوە ئەبێتە هۆی تێکدانی بەشێک لە شوێنەوار ئەمە جیاوازە وەک لەوەی کەسێک کە بیەوێت بە دوای پارچەی شوێنەواری بکات. کاکە ماز دەگوترێت ئەو کەسانێک هەڵدەستن بە هەڵکردنەوەی ئەم شوێنەواران کەسانی ئاسایی نین بەڵکو کەسانی پلەدار و خەڵکییان لە پشتەوەیە ڕاچیە لەسەر وەکو پێشتر پێم وتیت هەر جۆرە دەست درێژیەک لەلایەن هەر کەس و هەر لایەنێکەوە بکرێ بێگومان جۆری کەسەکان جیاوازە یعنی کەسی ئاساییتیایە کەسی تریشی تایە بەڵام ئێمە بزەبن نازانین کێ چونکە بۆ خۆ دەزانی ئەگەر کەسی تاوانبار دیاری بکرێت یەکسەر کەیسەکە یەکلاییە بێتەوە بەڵام ئەو شتانە بنهێنی ئەکرێت ئێمە کەسێکی دیاریکراومان نییە تاوەکو پەنجەی بۆ درێژکەین بڵێن تۆوات کردووە هیچ کەسێکیش بە ئاشکرا هەوڵی دەست درێژیکردنە سەر شوێنی شوێنەواری نایەت لەبەرەوە ئەم شتانە ئیشی ئێمە نییە کە یەکلایی بکەینەوە ئیشی ئێمە بەڵگە کۆکردنەوەیە دوایەوە بێ دادگا یەکلایی بکاتەوە. بەڵێ پێ تۆە دادگاکەم بەرکی خۆیان نەساون لەم بابەتە؟ بەڵێ بێگومان بە پێی پێویست هاوکاری ئێمە چەندین کەسیشیان لە بەرژەوەندی بەڕێوەبەراتی شوێنەوار لە بەڕێوەبەراتی لە بەرژەوەندی شوێنەوارەکان یەکلایی کردوێتەوە بۆ ئەو تیمانەی کە دن هەرێمی کوردستان دەگەڕێن بە شوێن ئاساردا مەرجە بە فتەری ئێوە تێپەڕ بن؟ بێگومان لە ڕێگەی ئێمەوە نەبێت ناتوانن یەک شت بکەن. سەرتا کە تیمێکی بیانیەتە ئێرە ئێمە لە ڕێگەی بەڕێوەبەراتیەوە لە ڕێگەی کەسانی تایبەتە لە ڕێگەی بەڕێوەبەرەکەمانە لە ڕێگەی یاسای شوێنەوارەوە چێکی خیبرە یاخود ئەزمموی ئەو تیمە ئەکرێ بە بودجێ تایبەتی لە بەردەسابێ کەسی پێویستی لە بەردەسابێ بۆ تەواوکردنی ئەو ئیشەی کە مەبەستێتی بە ئەنجامی بگەێنێ هەروەها ئەبێ گرێبەستیشی هەبێت بەبێ نوێنەری بەڕێوەبەراتی ئێمەش ناتوانێت یەک شت بکات دوای ئەوە هیچ پارچەیەکی شوێنەواریش لە کوردستانە لە ئەنجامی دۆزینەوەیە نابرێتە دەرەوە ئیلا نمونەی خۆڵ و ئێسک نەبێت کە دەبرێتە دەرەوە بۆ تاقیگە پێشکەوتوەکانی وڵاتانی ئەوروپاویش لەبەرەوەی خۆمان تاقیگەی پێویستمانە بۆ دەرکردنی مێژوەکەی ئەگینە بە هیچ شێوەیەک هیچ تیمێکی بیانی ناتوانێت لێرە کار بکات بەبێ ڕەزامەندی ئێمە لەبەرەوە ئێمە پەیوەندێکی باشمان لەگەڵ تیمە بیانیەکان هەیە سوودێکی زۆرمان لێ بینیون لە ڕێگەی تۆمارکردنی شوێنەوارەکان و هەروەها هەڵکەنینان چونکە بۆ خۆ دەزانی ئێستا ئێمە قەیرانی دارایی ڕێگەمان پێنایە بودجەی پێویستمان لە بەردەستانیە بۆ خۆمان خەریکی کاری هەڵکۆڵین و ڕووپێوی بین لەبەرەوە بەڕێوەبەرای شوێنەواری سلێمانی ئێستا لەم حاڵەتەیە گرێبەستی هەیە لەگەڵ 16 حەڤە تیمی بیانیە کە کارەکەن لە شوێنە جیاوازەکان لە ناوچەی ڕانێ لە ناوچەی گەرمیان بڵێن لە چەند چەماڵ لە شارە زور لە پێنجۆن لە هەموو شوێنەکە لە سنووری نەهێنار پارێز ڕووداوێکی هەڵکەندنی یەکێ لە شوێنەوارەکان بە ئامێری پێشکەوت و گەورە هەوڵدرا هەڵبکەندرێتەوە ئەم کەیسە بەکوێ گەیشتووە چیتان دەستکەوت تا ئێستا؟ سەبارەت بەو کەیسە دوای ئەوەی کە ڕووداوەکە ڕوویە تیمی بەڕێوەبەراتی ئێمە سەردانی شوێنەکەی کردووە راپۆرتی تایبەتی لەو بارەیەوە وێنەی گیراوە هەموو زانیاریەکان کۆکراونەتەوە ئیراوە بە بەشی یاسای خۆمان کەیسەکەی لە دادگایە بەڵام کەس دەستگیر کراوە لەسەر ئەم کەیسە؟ ئاگادار نین لەبەرەوەی شتەکە زۆر بە نهێنی کرابوو بەڵام ئەوەی کە ئێمە لێ دڵنیابووینەتەوە ئەو شوێنەی کە هەڵکەنین تیاکرابوو هیچ پەیوەندێکی بە شوێنەوارەوە نییە هیچ شوێنەوارێکی شتیان نیە لە لای ئێمەش تۆمار نییە هیچ ناوچەیەکی شوێنەواریش لە نزیکی ئەو شوێنە نییە. هەر سەبارەت بە هەڵکەندنەوەی بەشێک لە شوێنەوارە مێژوویەکان لە سنووری پارێزگای سلێمانی لە هەمانکەدا ئیداری ڕاپەڕیندا بەپێی ئەو زانێرانی دەستمن کەوتووە لە سنووری ئیداری ڕاپەڕین لە هەر یەکە لە شوێنەوارەکانی گورندی گەرم کەداڵ لە هەمانکەدا گۆرستانی کانیبا سەر بە ئیداری ڕاپەڕین ئەم دوو شوێنەش هەڵکەندراوەتەوە نازانرێ ئەخو ئاسەواری تیا دۆزراوەتەوە یان نا من هەوڵدەم لێرەوە پەیوەندی بکەم بە لایەنی پەیوەندیداری دەڤەری ڕاپەڕین بەرپرسی وتەبێژی ئاسایشی ڕاپەڕین وەردەگرم زانم ئەوان چۆن زانیاریەکان بۆ ئێمە دەگەێنن لەم بارەوە هەوڵدەم پەیوەندی پێوە بکەم زانم دەرەوەکو باسم کرد ئەم دوو شوێنەوارێکن لە شوێنەوارە مێژوویەکان دەکەونە سنووری ئیداری ڕاپەڕین
لە ماوەی ڕابردوو ئەم دوو شوێنەوارش هەڵکەندراوەتەوە. ئەلو بەڕێزگان سڵاوت لەبێت. زۆر سپاس. من ئەو بەکرم لە بەرنامەی بەدەدا چون کەناڵی ئاسمانی پەیام. سپاس تازیان دیارە ئێمە بەرنامەیەکمان هەیە بەرنامەی بەداچوونی ئەم جارە لەسەر هەڵدانەوەی بەشێک لە شوێنەوارە مێژوویەکان لە هەرێمی کوردستاندا بە دیاریکراویش پارێزگای سلێمانی و ئیداری ڕاپەڕین بە پێی ئەو زانیارەی لە بەردەستی مندان لە ماوەی ڕابردوودا هەرێکە لە شوێنەوارەکانی گۆڕستانی دارەبا لە گوندی پوکە لە هەمان کاتدا گوندی گەرمکەداڵ کە دەکەوێت سەر بە ئیدارەی ڕاپەڕین ئەم دوو شوێنەوارە هەڵدراوەتەوە. زانیاریەکان لای ئێوە چین؟ ئایا ئەمانە کێن ئەم جۆرە کارانە دەکەن؟ ڕێکارە یاسایەکانی ئێوە بەکوێ گەیشتووە بۆ ئەم بابەتە؟ بەڵێ دیارە مەسەلەی ئاسار و توراس لە هەموو شوێنێک بوونی هەیەوە لە سنوورەکەی ئێمەشدا ئیدارەی ڕاپەڕی چەندی شوێنمان هەیە کە شوێنی ئاساری و توراسی نەبا بڵێین کەو شوێنانە پێشتر بەپێی بەرنامەیەکی بۆدا ڕێژرا و بەڕێوەبەرایەتێکی لە سنووری ئێمە کراوەتەوە بە ناوی بەڕێوەبەرایەتی شوێنەوار. دیارە ئەو بەڕێوەبەرایەتی پاراستنی و شوێنانەیەوە دۆزینەوەیانەوە گانیانە و هەماهەنگیکردنە لەگەڵ تیمەکانی هەڵگۆڵین و هەتا تیمەکانی دەرەوەی وڵاتیش کە هاتوو سەردانی و شوێنانیان کردووە. بە بەردەوامی ئێمە چاودێری دەکەین و لە هەر حاڵەتێکی نایاسایی ناقانونی کە خەڵکێک بێوێ دەستی بۆ بەرێ بە شێوەی نایاسایی ئێمە لێکۆڵینەوە دەکەین بە ڕوبەڕووی دادگای دەکەینەوە ئەو کەسە. بۆیە لە ئێستادا ئەرمانە دەبدەم شوێنەوارە توراستیەکانی سنووری خۆمان پارێزگاری لێ بکەین هەوڵاتیانیش هەماهەنگ کردە و حاڵەتە لەگەڵ ئێمە. بەڵێ بە دیاریکراوی ئەو دوو شوێنەی کە ئاماژەم پێدا هیچ کەسێک لەسەر ئەم دوو شوێنانە دەستگیر کراوە یاخود ئەوە دەیزانێت لە بەدەست ئێوەدا بێت ئەم شوێنەوارە ئاسارەکانی دەرهێنراوە یان نا؟ شوێنە ئەسەریەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین لەبەر ئەوەی لە پێشتردا چەندین حاڵەتی نایاسایی بەخۆ بیدیوە هەم لە شەڕەکانی ناوخۆدا هەم پێشتر کە ئەم بەڕێوەبەرایەتی نەبووە گرنگیەکی زۆر بە ئاسار نەدراوە پێشتر لە سەردەمی ڕژەمی لەناوچوو بەتاکید کۆمەڵێک شوێن دەستکاری کراون کۆمەڵێک شوێن دەرهێنراون هەڵکۆڵینیان بۆ کراوە لەوانەیە بە شێوەی نایاساییش بۆیان کرابێ بەڵام لە ئێستادا ئەوەی کە دەکرێت بە شێوەی یاسایی بۆی دەکرێت و ئەو بەڕێوەبەرایەتی کە هەیە لە سنوورەکەی ئێمە بەڕێوەبەرایەتی شوێنەوار بەرپرسکردن ئەوان معنی لە لێکۆڵینەوە لە سەر شوێنە ئەسەریەکان و لە حاڵەتێکی نائاسایی نەخوازرا و ئێمە ئاگدار دەکەنەوە و شوێنێکی ئێوەش ئاماژەی پێدەدەن تۆ ئاگداری نیم لەبەرەوەی پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی شوێنەوارەوە هەیە بەڵام ئەوان ئێمە ئاگدارکەنەوە لە هەر حاڵەتێک لە بوونی هەر پێشێتکاریەک کردنی ئەو شوێنە ئەسەریانە بە دڵنیایی ئێمە لێکۆڵینەوە دەکەین بە دوارەسون دەکەین و بە پێی یاسا ڕوبەڕووی یاسایان دەکەینەوە کەسان. بەڵێ کاک محەممەدگیان لە سوۆشال میدیایە دەنگۆیەک بڵاو بۆتەوە باز دەکرێت لە پرۆژەی فراوانکردنی ڕێگای دەربەند خەڵاتزەیە ئاسەوارێک دۆزراوەتەوە ئایا ئەم زانیێرانە تا چەند پشتڕاست دەکرێتەوە هیچ ئاسەوارێک لەم ناوچەیە دۆزراوەتەوە لە کاتی فراوانکردنی ڕێگاوانەکەیە؟ ئێمە نەمانزانیوە هیچ شتێک لەو شوێنە لە دەربەند کە ئیشی لێ دەکرێت ئاسارێک دۆزرابێتەوە دەستکاری کراوێ بەڵام بەتەڕێکی بوونی ئاسار هەیە لە زۆربەی شوێنەکان و چەندین گردمان هەیە کە شوێنەواری ئەسەری تێدایە ئەوەی دەربەندیش ئێمە بیستومانە کە شوێنێکی ئەسەری هەیە لەو شوێن لەو ناوچەیە با بڵێین بەڵام وەکو دەستکاریکردن و بردننی هیچ زانیاری ئێمە نەگەیشتووە کە خەڵکێک ئەو ئاساری دەرهێنابێ و بە شێوەی نایاسایی مامەڵی پێوەکەی. بەڵێەوە تا چەند چاودێری تیمە بیانەکان دەکەن کاتێک دێن لە هەرێمی کوردستاندا لە سنووری ئیداری ئێوەیە بە دوای ئەسەردا دەگەڕێن؟ بەڵێ تیمە بیانیەکان دیارە کە دێن و هەر تیمێکی تریە هەر ڕێکخراوێک کە سنووری ئیداری ڕاپەڕین بەتاکید ئاسایشی لێ ئاگدار دەکرێتەوە ڕێگای ئیداری ڕاپەڕینەوە دیارە و ئەو بەڕێوەبەرایەتیش کە هەیە بەڕێوەبەرایەتی شوێنەوار ئەوانش بە هەمان شێوە هەر تیمێک کە دەیان ناسێنن و هەمانگیان پێ دەکەن لەگەڵ ئاسایش بۆی لە ڕووی ئەدنیەوە لێیان دڵنیا بین و مۆڵەت و ڕێپێدانەکانیان تەماشا دەکرێت